ئەفەرمێ نمونەی ئەمانە وەکو چی وایە ئەڵێ پیرەژنێک ئەبیستێ ئەڵێ کە ئەو کەسانەی کەوا شەجیع و پاڵەوان و مجاهیدی زۆر گەورن خەڵاتی زۆر گەورە ئەکرێن ئەڵێ ئەویش ئەچێت کۆمەڵێ درع و ئەوانە لەبەر ئەکات و خوزە ئەکاتە سەری خۆی و شمشێری ئەگرێ بەدەستیەوە و ئەڕوان ناوی ئەنووسن و ماگانە شتی خۆی وەرەگرێ خەڵاتی زۆر گەورە گەورە وەرەگرێ ئەڵێ ڕۆژێک لە ڕۆژەکان هەموو مجاهیدەکان کۆ ئەکەنەوە پاڵەوانەکان ئەڵێن ئادەی خوزەکانتان لابن بە ئاسایی زۆران بگرن لەگەڵ یەکترە ئەڵێ کاتێک کە خوزێ ئەم لا بەن سێرەکەن دەرەکەوێت کە پیرەژنێکە لایەک لە مەلیک خیانەتی کردووە لایەک لە ئەبطال پاڵەوانەکان خیانەتی کردووە بڕیار ئەدەن کە فڕێ بدەنە بەردەم قاچی فیلەکان چی لێ ئەکەن با لێ بکە ئەفەرمێ بێزەبت ئەو کەسەی کە پێی وایە تەنها بە زمانی سۆفیە دڵ و ڕۆحی لەگەڵ تەسەوفە تێکەڵ نەبووە ئەفەرمێ کەسەوەکو ئەم پیرەژنە ئاوهایە ئیمامی غەزالی ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ ئەفەرمێ وەکو ئەم پیرەژنە ئاوهایە خۆی بە جلو بەرگ و پۆشاکی ئەهلی تەسەوف ئەوە کردووە و ئێستا کاتێکە لە ڕۆژی قیامەتە ئەچێتەوە بەردەم خوا جەلە جەلالوهو کە خوذە لا ئەچێ حیچی نییە مستحقی ئەوەی عقوبەی زۆر بدرێت چونکە خیانەتی کردو ئەمە نییە یعنی زۆر کات فکرێک هەیە لەناو ئەهلی تەسەوفە ئەڵێ حب بۆ ئەهلی بۆ پیاو چاکان هەر خۆی بۆ خۆی عیبادەتە خۆ قسە زۆر تەواو ڕاستە حب بۆ ئەولیا فەزلێکی زۆر گەورەیە خوا بە کەسێکی بدات ئینسان هەمیشە ئەهلی دینی خۆش بێ ئەولیاکانی خۆش بێ گەورەیە بەڵام نابێت ئەم خیانەت کا بە ناوی ئەولیاوە ئەگە خیانەتی کرد بە ناوی ئەولیاوە هەموو ئەولیا لێی تووڕە بن و مەلیکی گەورەش کە ئەڵڵایە جەلە جەلالوهو لێی تووڕە ئەبێ و عقوبەیەکەی زۆر لە ئاخرەتا زۆر زۆر گەورە ئەبێ بۆیە ئەفەرمێ ئەو کەسانی کەوا ئیدعای تەسەوف ئەکەن لە قیامەتە سووکێ چۆن ئەم پیرەژنە خوذەکەی لا ئەچێ و جلەکانی لا ئەچێ ئەڵێ ئاوا غیتای سەر ڕویان لا ئەچێ حاکمی ئەکبەر کە خوا لە بەردەمیان ڕائەگیرێن ئینجا سەیری دڵیان ئەکرێ سەیری ئەوە ئەکرێت کە چەند بچووکن ئەمانە هیچ چاکەیەکیان نەکردووە هەموو گیانیان خراپەیە ئەم فرقەیە فرقەیەکی زۆر ظاهرن و خراپترین فرقن لە فرقی متەسەویف سبحان الله لەبەرەوەی هیچ شتێکیان نەکردووە تەنها لە ظاهرا کۆمەڵە جلوبەرگی خۆیان گۆڕیوە خۆیان کردووە بە ئەهلی تەسەوف ئەگەر نا سۆفی حەقیقی ئەو کەسێ دڵی ئەگۆڕێ جلی دڵی لەبەر ئەکا ئەو کەسە نییە کە بە ظاهر بڵێ من سۆفی و لە باتینە کەس نەزانێت چییە و چۆنە و هەمیشە بە دەوری سوڵتانەکانەوە هەڵسوڕێ